سڵاوتان لێبێت نەهرۆ جەرجی سموستان دەرنیوستان پێشکەش دەکەم دەست پێچیش سەردێڕەکان. دوای 8 ساڵ تا ئێستا فەرماندە سەربازیەکانی بەرپرسیار لە جینۆسایدی ئێزیدیەکان سزا نەدراون. ستاندەر هۆکاری شکستی دەست پێشخەریەکانی نێچیروان بارزانی لە ناوخۆی هەرێم و بەغدا ئاشکرا دەکات. ئێران هەڕەشەی سنووردانان بۆ موقتەدا سەدر دەکات و میدیاکانی ئەم وڵاتەش زانیاری گرنگ ئاشکرا دەکەن. ئەمڕۆ سەیئا 8 ساڵ بەسەر جینۆسایدی ئێزیدیەکان لە شەنگال تێدەپەڕێت کە بەهۆی کشانەوەی هێزەکانی پێشمەرگە بەبێ تەقە لە سنوورەکە قەزاکە کەوتە دەست داعش لە کاتێکدا 18,000 پێشمەرگە کە لەسەر پشتی پارتی دیموکراتی کوردستان هەژمار دەکران لە سنوورەکە جێگیر کرابوون. بە گوێرەی بەدواداچوونی ستاندەر جگە لە سزادانی بەرپرسی لقی پارتی لە شەنگال بە دوورخستنەوەی هیچ بەرپرسێکی سەربازی پێشمەرگە سزا نەدراون. سەرەڕای ئەوەی ئەو کات کە مەسعود بارزانی فەرماندەی هێزە چەکدارەکان بوو لیژنەیەک پێکێنرا 500 کەس لە ئەفسەر و پلەداری سەربازی لێکۆڵینەوەیان لەبارەوە لەگەڵ کرا. جگە لەمەش وەزارەتی پێشمەرگە دۆسیەکی تایبەتی بە ناوی فەرماندە هەڵاتوەکان کردەوە، بەڵام دوای تێپەڕبوونی 8 ساڵ تا ئێستا ئەم لیژنانە چارەنووسیان نادیارە و هیچ بەرپرسێکی باڵای سەربازیش کە لە سنوورەکە بەرپرس بوون لە کشاندنەوەی پێشمەرگە سزا نەدراوە. لە 2 ڕۆژی ڕابردوو نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە پەیامێکدا دەست پێشخەریەکی بۆ کۆبوونەوەی ڕەوتی سەدر و چوارچێوەی هەماهەنگی لە هەولێر ڕاگەیاند بە ئامانجی گەیشتن بەڕێککەوتن، بەڵام تا ئێستا وەک پێویست پێشوازی لێ نەکراوە. ئەو هەنگاوە لە کاتێکدایە پێشتر سەرۆکی هەرێم لە چەند دەست پێشخەریەک ویستی نێوانی پارتی و یەکێتی لە هەرێمی کوردستان ئاسایی بکاتەوە و بیان گەێنێتە ڕێککەوتن بە تایبەت لەسەر پرسی سەرۆک کۆمار و هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان، بەڵام سەرکەوتوو نەبوو. بە گوێرەی زانیاریەکانیش بەشێکی سەرەکی لە هۆکاری شکستی دەست پێشخەریەکانی نێچیروان بارزانی خودی حزبەکەی خۆی بووە، ئەویش بە ئامانجی ئەوەی پێگەی سەرۆکایەتی هەرێم بەرامبەر حکوومەت و ڕۆڵی لێکلایکردنەوەی ململانەکان بەهێزتر نەبێت. ئەگەری زۆرە دەست پێشخەریە نوێیەکەشی بۆ ڕێخستنەوەی ناوماڵی شیعەش شکست بهێنێت، بەو پێی تا ئێستا سەدریەکان هیچ وەڵامێکیان نەداوەتەوە. شکستی دەست پێشخەریەکانیشی بۆ ڕێکخستنی ناوماڵی کورد یەکێک دەبێت لە فاکتەرە سەرەکیەکان. میدیاکانی سەربەدەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران لەبارەی خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردووی ڕەوتی سەدر ڕایدەگەێنن موقتەدا سەدر لە پێناو دەستگرتن بە سەردەسەڵات ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تاران هەڵدەبژێرێت. بۆیە سەرجەم دەست پێشخەریەکانی ئێرانی بۆ ڕێککەوتن لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی و پێکهێنانی حکوومەتی نوێ ڕەت کردوتەوە. بە بڕوای میدیاکانی ئێران تێکچوونی پەیوەندیەکانی سەدر لە حاڵەتی بەردەوامی ئەم ڕووداوانەدا لەگەڵ تاران سیناریۆیەکی نەک چاوەڕوان کراوە، بەڵکو حەتمیە. دەشڵێن هەرچەندە ئەولەویەت لای کۆماری ئیسلامی دروستکردنی یەکڕیزی ناوماڵی شیعەیە، بەڵام ئەگەر سەدر سوور بێت لەسەر درێژەدان بە هەڵوێستەکانی و گەورەکردنی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان کە شکستی تەواوەتی چوارچێوەی هەماهەنگی و هەڵوەشاندنەوەی پەرلەمانی ئێستا و زەمینەسازی بۆ هەڵبژاردنێکی پێشوەخت لێ بکەوێتەوە، ئەوە پەیوەندیەکانی نێوان ئێران و سەدر نەک ساردی تێدەکەوێت، بەڵکو سیاسەتی ئارامکەرەوەی ئێستای ئێران دەگۆڕێت بە سیاسەتێکی توند و ڕوبەڕووبوونەوە بەرامبەر موقتەدا سەدر. بۆ دەستخستنی زانیاریەکان ڕۆژانە سەردانی لاپەڕەی ستاندەر بکەن لە فەیسبوک کاتێکی شار.